لە ڕێگەی پرۆژەیەکی گەشتیاری و بازرگانیەوە سەنتەری شاری کەلار گرێ دەدرێت با ڕووباری سیروانەوە. جێبەجێکردنی ئەو پرۆژەیەش ئیتر کۆتایی بەو گلەی و گازندانە دێنێت کە ساڵانێکە دەوترێت ڕووبارێک بە تەنیشت شارێکەوەیە و هیچ سوودێکی لێ نابینرێت. خاڵی دەستپێکی پرۆژەکە ناوبازاڕی کەلارە و کۆتایەکەشی بە دووری 900 مەتر ڕووباری سیروانە. ژمارەیەکی زۆر دووکان و خان و بینای بازرگانی بەرپڕۆژەکە دەکەون، بەڵام خاوەنەکانیان قەرەبوو دەکرێنەوە. شەقامەکە کە بەربەست و ماڵەکان لە سەرۆکی شارەوانی کەلار دەپرسین ئایان پرۆژەیە سوودەکانی چییە و چ دەرگایەک بەڕووی کەلار دەکاتەوە؟ هۆکاری گەورە لە پشت جێبەجێکردنی پرۆژەکەش چییە و ئایا ئیتر دەتوانین بڵێن ئاوی ڕووباری سیروان بە هەدەر ناڕوات و بە سوودی شارەکە بەکاردەهێنرێت؟ ئەم پرۆژە بێتە پرۆژەیەکی گەشتیاری هەم پرۆژەیەکی بازرگانی، چونکە لە ناوەڕاستی بازاڕۆ بە ئاسانی ئەتوانی بگەیتە سەر ڕووباری سیروان، جگەلەوە کە بازاڕی کەلار فراوان ئەبێتەوە تا ڕادێک شار چۆن فراوان بۆ ئاوها بە پرۆژەی نیشتەجێبوون و بە کوژانەوەی زەوی ناوجەرگەی بازاڕش پێویستی بە فراوان بوون بوو. بە تەواوبوونی ئەم شەقامە کۆمەڵێک بازاڕی مۆدێرن دروستەکرێت و کۆمەڵێک زەوی بازرگانی گرانبەها ساخ ئەبێتەوە بە شارەوانی کە لە داهاتووە چ بە فرۆشتن بێت چ بە کرێدان بێ ئەتوانێت سیدوی لێوەربگیرێ و کۆتای ئەم شەقامەکە ئەگاتە سەر ڕووباری سیروان لەوێ کۆمەڵێک پارک و شوێنی گەشتیاری و شتی جوان دروست ئەکرێ. ئەو پرۆژەیە نەخشە و دیزاینێکی پێشکەوتووی بۆ دروستکرا و بە چەند قۆناغێک جێبەجێ دەکرێت. ئێستا کارکردن لە قۆناغی یەکەمی دەستی پێکردووە. پرۆژەکە پێک دێت لە شەقام و پارک و کافێ و باڵەخانەی بازرگانی و شوێنی گەشتیاری لە سەنتەری شارەوە تاوەکو سەر ڕووبارەکە. دوو ساید هاتن دوو ساید ڕۆیشتن جادەیە، لەگەڵ ئەوەیە شوێنی پاسکیل کراوەتەوە و لەگەڵ ئەوەیە 3 مەتر نیو دەمدی و 3 مەتر نیو لەو دیوە با بڵین تەنها بۆ ڕێڕەوی هاتچۆی خەڵکیە کە دوکان بەکارنایەن با بڵین ڕاستەوخۆ بۆ سەر سیروانە ڕۆن و لە بەردەم دوکانەکان و لە بەردەم مارکێت و ئیمارەکانە 2 مەتر و نیوتر ڕەسیفان هەیە بۆەوەی کە و خەڵکیکە ئەو مارکێتانە بەکارێنن. ئێمە بینایەکان هەر هەمانداناوە و فەرزمان کردو سەر و کەسێک کە دروستیەکات لە تەسمیمەکە دیاری کراوە کە 3 خات بێ بینایەکان نە زیاتر نەکەمتر و یەک واجی هەیە. بودجەی پرۆژەکە لەسەر داهاتی شارەوانی کەلار دابین کراوە و بە تەواوبوونیشی ڕۆڵێکی گەورە دەبەخشێت بە کەلار لە ڕووی ئابووری و گەشتیاری و ڕەخساندنی دەرفەتی کار. ئەمە جیالەوەی داهاتێکی باش دەخاتە خەزێنەی شارەوانیەوە بۆ بنیاتنان و جێبەجێکردنی پرۆژەی تر. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.